Lauren, لەم ڤیددیۆدا باسی inheritance میراثگیری دەکەین لە C++ دا. Inheritance یەکێکە لە فیچرە هەرای گرنگەکانی OOP Object Oriented Programming کەوا ڕێگەمان پێدەدات ئێمە چی بکەین؟ ئێمە فیچرەکانی کلاسیک بگوازینەوە بۆ کلاسێکی تر. واتە وەکو مەسەلەی دایک و باوک و منداڵەوەیە. دایک و باوک سیفەتەکانیان دەدەن بە منداڵەکانیان یان یاخود لانی کەم هەندێک لە سیفەتەکانیان دەدەن بە منداڵەکانیان سیفەتانە وەردەگرن. ئەو کلاسێکەوە دایک و باوکە سیفەتەکان دەگواستەوە سیفەتەکانی هەیە پێی دەگوترێت پارێن کلاس، بەڵام کلاسێکەوە سیفەتەکان وەردەگرێت پێی دەگوترێت سەب کلاس. ئێستا کەش ئێمە دێن بە نمونەیەکی واقعی ڕوونی دەکەینەوە. وا دابنێ ئێمە پەرسنمان هەیە کەس. و لە پاشان دوو کلاسی ترمان هەیە هەرێکە بە ناوی student و employee. چونکە هەم employee بەرمانبەر هەمیش student قوتابی بەشەکن لە پەرسن هەردووچیان کەسن سەرەتا کەسن اینجا دەتوانین بڵێن ئیشەکانیان بۆنەوە قوتابیە بەڵام employee بۆ شێوازە کەواتە کلاسی سەرەکی بریتە لە پەرسن هەرێکە لە student و employee دەتوان فیچرەکانی کلاسەکانی هەرێکە لە student و با بڵین هەرێکە لە کلاسەکانی student و employee فیچرەکانی کلاسی پەرسن بۆ خۆیان بگوازنەوە بۆیە ئەوان دەبن بە سەب کلاس و پەرسنەکەش دەبێتە بە پارێن کلاس. بۆ شێوازە ئێستا دێین باز دەکەین سەرەتا لە studentە و پەرسنەوە دەست پێ دەکەین. وەکو لە ڤیددیۆکانی پێشتردا کە باسی کلاسی studentمان کرد وەرە زۆر بە بابەتەکانمان لەسەر باس کرد لە OOP تایبەتی getters and setters کە زۆر گرینگە. لێرە داشتەی زۆر سادا فانکشنمان زۆر فانکشنی زۆر دروست ناکەین نامێشەی موقت بێ بۆی بازدەنی تێبگەین لە کۆنسپتی بابەتەکەمان. ئەبێم سەرەتا ئەو کلاسی سەرەکیە دروست بکەم ئەویش بە ناوی پەرسنە. کلاسی پەرسنمان هەیە بۆ شێوازە و کلاسی پەرسن با بڵین ئەگەر بنووسم پرایڤەت یاخود نەژنووسم by default access مۆدیفایرەکە یاخود سپێسیفایرەکە بریتە لە پرایڤەت ئەو فیچر هەشتێک لێرە بنووسم دەبێتە پرایڤەت تەنانەت کیوەردی پرایڤەتیش نەنووسم بەڵام ئەوە باشترە وتمان بینووسی بەوەی خۆت بیزانی و لە تێک نەچێ. بۆی چی دەکەم با بڵێن هەرێک لە ID و name و age دەدام بە پەرسن چونکە هەر کەسێک مسپێڵە چونکە هەموو کەسێک ID و name و age هەیە بەڵام student لەوانەیە بێتگە لە ID و name و age لەوانەیە شتی تریشی هەبێ بۆ مەجموعە دەرسێکی هەیە مەجموعە دەرەجەیەکی هەیە و شێوازە. بۆیە ئێمە چی دەکەین با بڵێن شتە سەرەکیەکان ئەوانەی کەوالانی کەم لێرە دایاننووسین دواتر دێین لە student inherent دەکا inherited فیچران دەکا لە پەرسندا و بۆیە student دەبێتە کلاسێکی derived class دەبێتە derived class. دەچێت derived class واتە کلاسێکی وەرگیراوە لە چی وەرگیراوە لە کلاسی پەرسن و لە پاشان دێین با بین لە publicدا لە publicی کلاسی پەرسن دێن چی دەکەین دێن default constructorێک دروست دەکەین بۆیە دێن چی دەکەم دەنووسم پەرسن و لە پاشان با بین ئەوانە دروست بکەین بۆ نمونە ID و لە پاشان string name و ئەوها integer age مان هەیە بۆ شێوازە و لە پاشان دێم دەڵێم ID یەکسانە بە ID وەروەها name یەکسانە بە name بە هەمان شێوە لە بۆ ئیجەکەش یەکسانە بە ئەوە ئەیجە بە شازە ئەستاکە توانین دااتە داخلکردن لە ڕێگە کەنستراکتەرەکە باشە پێویست ناکە فەکشنی تر با بەڵە فەکشنی تر دەکەین بەڵام پێویستەوە بەگێتر سێتەرز نابێت بەشتی زۆر ئاسان باسی دەکەین بۆ منە فەکشنێک دروست دەکەم بە ناوی هەڵۆ بۆ منە سیاوتی هەڵۆ وۆرڵ دەکەم وۆرد ئەنلاینی دەکەم بۆ شێوازە و دێم لە کلاسی studentدا
من دەمەوێت چ ئینهێرت بکەم دەمەوێت هەرچی فیوچەرەکانی کلاسی پرسن ئینهێرت بکەم لە بۆ ئینهێرتکردن کۆڵۆن دەنووسم و لە پاشان ناوی ئەو کلاسێکەوە دەمەوێت فیوچەرەکانی لێوەربگرم لەم حاڵەتی خۆماندا بریتە لە کلاسی پرسن ئێستا کە نووسیم کلاسی پرسن ئێستا فیوچەرەکانی کلاسی پرسن هەرچی هەیە بە فانکشن و بە مێثۆد و بە ڤارێبڵ بڵێرێک لەم شتانە دەگوازێتەوە بۆ کلاسی ستودنت بە هەمان شێوە و لێرانەدا لەبەرەوەی ئێستا ڕۆنان لەوانێ بڵێ چییە ئەمە لەبەرەی هەرێک لەمانە پرایڤەتە و لێراندا مۆدیفای نەکراوە بۆیەوە دواترچین باسی مەدەکە کەمیشتر بە تەواتی بزانین مۆزوع چۆنە بۆی جارێ ئەمە لاتتە هەرێک لەمانە باش ئێستا ئێمە بەو شێوازە کلاسێکمان دروست کرد دوو کلاسمان دروست با بڵێن کلاسی ستودنت ئینهێرتی پرسن دەکە بابین بۆ نمونە لە کلاسی پرسندا ئۆبجێکتێک دروست بکەین بۆیە دەڵێن چی دەڵێن پرسن کەمێکی نەخوارەوە پرسن پی وە لە پاشان بەڵێ بێکمان دەبێت کنستراکتەرەکە لە بەرەوەی ئۆڤڕایدی دیفاڵ کنستراکتەری خۆین کردیتەوە بۆ نمونە ناوێک ئەند ئەیج و ئایدێک داخل بکەین و لە پاشاندا ئێستا گەڵ بڵێم پی دۆت کلاسی بڵێن فانکشنی هەڵۆمان هەیە و لە پاشان ئۆبجێکتی دروست دەکەم لە کلاسی ستودنت بە هەمان شێوە شێوازە ئۆبجێکتەکەش دروست دەکەین بۆ نمونە دەڵێن S بەڵام گەسیری کەم داوای constructor دەکەن the default constructor for student cannot be referenced it's a deleted function بۆ شێوازە ئێستاکە ئەم هێڵە سوورە نەما بەڵام گەز دەبێت تەنانەت داتە داخل بکەم بۆ نمونە دەڵێم ئەحمەد وەروەها لێران دەڵێن بۆمە سی یاخود سی و پێنج بزان لێرە دووبارە ئێرۆر دەدا هۆکاری ئەمە ئەوەیە لە برەوەی من فیوچەرەکانی ئەمەم وەگرت کلاسی پرسن کلاسی پرشنیس کنستراکتەری هەیە کەوا داتانم داخل کردیە بۆیە کلاسی ستودنتیش ئەو کنستراکتەر وەگرتیە بەڵام من دەبێت ئەو کنستراکتەرە بگۆڕم بۆ شێوازی خواتە دەبێت کلاسی ستودنتیش کنستراکتەرێکی بۆ دروست بکەم لە برەوەی ئەم کلاسە هەیتی و لەبەر چی هۆکاری دووەم لە بەرەوەی داتای هەیە یعنی وەکو وایە ئێستا لە ستودنتدا من کۆنستراکتەرەکەم هەبێت باشە ئەو داتیانم هەیە ئەو وارە بڵانە هەم هەیە ئێستا لە کلاسی ستودنت ID و نیم و H من چی دەکەم من ئەمە سوود لەوە وەردەگرم زۆر بە ئاسانی دەم کۆنستراکتەرێک دروست دەکەم لە بۆ کلاسی ستودنت بۆیە دەڵێم چی دەڵێم student باشە و لە پاشان شێوازە لە بەرەوەی کلاس بڵێن فانکشنە کنستراکتەری شار فانکشنە ئێستا کە لێرە دەبێت بە بڵێن دەتاکان داخل بکەین من دێم چی دەکەم بۆ هەمان شێوە دەتوانم بڵێم ID لە پاشان string n و integer I بۆ شێوازەوە لە پاشان دەبێت چی بکەم من هەر یەکە لە I و n و I وەکو دەیبینن لە کلاسی پرسندا ئەمانە پرایڤەتن باش من لێرەدا ئەکسس مۆدیفایرشم هەیە ئەگەدار بە کاتێکە ئینهێرت دەکەم جۆرەکانی هێرتمان هەیە ئەو کاتیشیت ئێستاکە کە بای دیفەڵمادە میتونە نووسیواتە چی واتە فیوچەرەکانی کلاسی پرسن بە شێوازێکی پرایڤەت لە بۆ ئەو کلاسە ئینهێرت دەکەم واتە تەنها ئەو کلاسە لە بۆ هەیە لەناو و ئەو کلاسی توانم بەکاریان بێنم بێگومان وەجگە لە ID و نیم و H ID و نیم و H بە هیچ شێوازێک ناتوانم بەکاریان بهێنم بەڵێن بەڕاستەخۆ ئەکسیسیان بم لەناو کلاسی پرسن چونکە تەنها کلاسی پرسن لە بۆی هەیە ناو کلاسی ستودنتدا عفۆن ناو کلاسی ستودنت ناتوانم ڕاستەخۆ داخلیان چونکە لێرەدا پرایڤەتە بەڵام ئەوانەی کە پەبلیکە ئێستا لێرە بە پرایڤەت لێرە دێ بە پرایڤەت دێ واتە دەتوانم بەکاری بێنم تەنها لەناوەوەی کلاسی ستودنت دەتوانم پەبلیکەکانی کلاسی پرسن بەکار بهێنم دەتوانم دیاری بیکەم بە پاڵێک ئەو کات بە پاڵێک بەکاری بهێنم خۆشتان دەزانم پەبلیک چۆنە باشە بەڵام بەکەی فخۆتە ئەمە گریمان من بە پرایڤەت دەمێت لێرەدا کاتێکە کۆنستراکتەرەکە دروست دەکەم من ئەو ڕەدی لە کۆنستراکتەری وەم هەیە دەمەوێت چی بکەم دەڵێم کۆنستراکتەری وە بەکاردەهێنم بانجی ئەو کۆنستراکتەرە دەکەمەوەتە منە چۆن بانجی بکەمەوە کۆڵۆن دەنووسم و لە پاشان ناوی کنستراکتەرەکەی پرسن و لە پاشان دێمچی دەکەم
من دەمەوێت ئێستا داتای لە داخلکەم ئێستاەوە ئۆڕەدی هەیە دروست کرایە لێراندا ڤاڵەکانی خۆم پاس دەکەم پاس بە ڤاڵی و بۆ نمونە ئایم دروست کرد وە لە پاشان ئێنمان هەیە و دوو ئایم نووسیوە ئەم چیم کرد ناکەتیمە دەبێت ئینتیجەر ID نیم ئەوش لە بۆ H نووسم ئەی باشترە بۆیە ئەی کەواتە ئێستا هەریەکە لە N و A دەچن بۆ شوێنی ئێرە بانجیەوە دەکەن و بەو شێوازە داتایەکان داخل دەکەن لە بۆ کلاسی دنج ئێستاکە کنستراکتەرەکەمان هەیە ئێستا گەر سەیری ئێرە بکەم بزانە ئێرۆرەکەم نەما بۆیە فۆنکشنی ئینترودوسمان نەهێشت لامان برد مشکلە نییە هیچ کێشە نییە ئێستا کە هەرێک لەوانە بۆ نمونە تەنها ئایدەکانیان پێویست ناکەم و داتایەکە بکەم تەنها بۆ تاکیدکردنەوە لە پی دێم چ دەکەم ئەمانە پرایڤەت پرایڤەتی بێ ناتوانم ڕاست داخلی بووم دانم فۆنکشنێک دروستکەم پێی زۆر ناکە لێگەڕە دێم لە پی دۆت بانجی هەڵەو دەکەم فۆنکشنی هەڵە و بانگ دەکەم باشە بانگم کردو ئۆڕەدی نووسیومە پی دۆت هەڵە بزانە ئەکسسم هەیە بە تەواتی وە لێراندا لە کلاسی ستودنتیش دەڵێم ئس دۆت ئەکسسی دەبی ئەوم هەبێت زانە ئەکسسم نییە مشکلەکەیە لۆ لەبەرەوەی من لێرانە دەوتم پاوەڵێگەکان بە پرایڤەت بینەها باسم کرد بۆیە تەنها لە کلاسەکە ئێرە بەکاردێ بۆیە گەر بموێ ئەمە بەکاربێنم لەم حاڵاتە دەبێت فۆنکشنێک دروستکەم ئینجا بانجیەوە بکەمەوە واتە بۆ نمونە دەڵێم ڤۆید ئەویش ناوی لێ هەمان ناوی لێ دەڵێن دەڵێم هەڵەو لێرانەدا دەڵێم چی بانجی کلاسی هەڵەو بکەوە بانجی کلاسی هەڵەو بکەوە ئێستاکە سەیری بکەم دەتوانم بابن ئێستاکە بە ڕانی بکەین بزانین چ ڕوودەدات بەڵێ ئەمسانە لێراندا وتی هەڵەو باکتقا هەمان ناوی نێدەینێ کۆنفلنگ تێک باڕوونەدا بەبین ناوەکە بگۆڕین بۆ نمونە ئەڵێ بۆ پەرسنیە فۆنە بۆ ستودنتیە هەڵەو پەرسن وەرە ناو ئەوەدا دەتوانم بە شێوازە بانجیەوە بکەم ئێستاکە دەڵێم هەڵەو پەرسن ئێستا ڕانی بکەم با بزانین چی ڕوو دەدات بەڵێ وەکو دەیبینن بزەبت لێراندا هەڵە وۆرد و لێرانش هەڵە وۆردمان بان کرد باش بەڵام باش شتێکتر لەوانەیە بری ئێستا تۆ تەنها فەنکشنەکەت بان کردەوە دەتوانم ڕاستەخۆ ئەو فەنکشنی هەڵەو بەکاربێنم لێرانەدا بەبێ ئەوەی لەنا فەنکشنێکی بانجیکەم ئێستا کە هۆکارەکە ئەو چ بوو من پێویستم بە فەنکشنێشتر بوو چونکە لە پابلیکدا من کە لێرەشت بەکاربێنە بێ پابلیک بێت بۆیە کە پابلیک نەبوو من فیوچەرەکانی پرسنم هێنا کە یەکێک لە فەنکشنەکانی بریتی بوو لە هەڵەو بە پرایڤەت لێرە دامنەکە بە پرایڤەت لێرم داناتەنە لاوێ کلاسەکە دەتوانم فەنکشنی هەڵەو بەکاربێن لە دەرەوە ناتوانم بۆیە لە ڕێگەی فەنکشنێکی تر لەناو ئێرە لە پابلیکە دروستم کرد اینجا بانجی هەڵەوەم کردەوە بۆیە کاتێک بانجی هەڵەو پەرسن دەکەم بانجی فەنکشنی هەڵەوی پەرسن دەکات کە لە ستودنتدا دەتوانم شتێکی تر بکەم پێویست بۆەوە نەکەم لێراندا ئاکسس مۆدیفایرەکە ئینهێرتەکە زۆر ئینهێرتنسەکەی بگۆڕم بۆ من دەیکەم بە پابلیک بە شێوازە ئێستاکە هیچ کێشەم نابێت ڕاستەوخۆ بزەبێت وەکو پەرسنەکە بزانە وەکو پەرسنەکە بانجی هەڵەو دەکەم هەردووچیان ئێستاکە دەڵێن هەڵەو کەواتە بزانە ئینهێرتمان کرد فیکچەرەکەمان هێنا لە پەرسندا باش ئێستا دێم چی دەکەم بابێن شتێکی توانتر دروست بکەین بزانە بۆ شێوازە ئێستا بابین ڤارەبڵی تایبەت بە پەرسن دروست بکە بە ستودنت نەفۆن ستودنت دروست بکەین نیە پراپەرتی تایبەت بۆ ستودنت چی هەیە بێجگە لە ناو و ID و تەمەن ناوانێ دەرەجەشی هەبێ بنێ بۆمە دەرەجە دروست دەکەین با بڵێن بە دەبڵ دروست دەکەم چکەگەری بە پۆینت شتووە بێ بۆیە دەڵێم دەبڵ مارک بە ناوی مارکی لە دەنێم با بڵێن بە بکەین نسمەوە لە پرایڤەتدا دەبێن پرایڤەت بێ بۆی من بڵێن گوتمان ئینکاپسولیشن جێبەجێ بکەین
دەمەوێت گریمان سێ دەرسە سێ دەرسیە سێ دەرەجە دەرەجەی سێ سەبجەکت داخل دەکەم لە بۆەوەی هیچ ئەو قوتابیە باشە دێم فانکشنێک دروست دەکەم لەم فانکشنەدا بۆ نمونە ناوی لێدەنێم set mark یاخود هەلێرانەدا لێرانەدا لە کنسترکتەرەکە ئاسانتری دەکەم تاوان فانکشنێک دروست دەکەم ئاسانە بەڵام لەناو ئەمە دروست دەکەم لەناو کنسترکتەرەکە دەمەوێت هەر ڕاستەخۆ لە کات داتایەکان دەتوانم داخل بکەم یاخود داتای دیفڵت دەدەمێت با داتای دیفڵتی بدەنێ گریمان بۆ من دەرەجەکان بای دیفڵت مادەم سەیەکەواتە سێ دەرەجەیە بۆیە سفر گریمان دەکاتە هەمیان 50 بۆیە مارک 1 و مارک دووش ئەویشتەکە پەنجەلانی بڵێ بۆ لە تەنیشێک نووسیەوە زۆر ئاسایە توانانی لە تەنیشێکی بنووسی بەڵام کاتێک ئەمە سپیس بەکاردێن بۆ خۆمەوە جوانترە بەکاری بێنین کە ئینتر دەکەم باش ئێستا دەیم چ دەکەم فانکشنێک دروست دەکەم داوتم داتایەکان داخلکەم بۆیە دەڵێم set mark باشە یاخود set marks داتایەکان داخل دەکەم بە سئین داوا لە یوزر دەکەم خۆمە لە کاتی ڕەن تایمدا داتاکان داخل بکەین بۆیە دەڵێم چی پێویستم بەچیا پێویستم بە فۆرلوپە وایە بەڵام سەرەتا با لەیبڵێک دروست بکەین لە لێرەدا دەڵێم enter بۆ نمونە 3 marks یاخود پێویستی بەمەش نییە هەر بەو شێوازە وەل پاشاندا پێویستم بە فۆرلوپە لەوەی دەمێ دووبارەی کەمونی سێزار سینی بکەم پێویست ناکات سێزار سینی بکەم فۆرلوپێک دروست دەکەم ئینتی ئای وتمان سفرە لێنتەکە دەبێت چەند بێت سێزە بەرداوام بیلوپەکە وە لە پاشە هەر کاتێک ئایەکە بە دانەیەک زیاد بکە وە لێراندا دێمچی دەکەم هەر کاتێک لە ئایتێریشنێک سئینی مارکەکە دەکەم مارگەکە دەکەم تام لێر داخلی بم چکە ڕاستە پرایڤەتە بەڵام لەناو کلاسەکە دەبێت ئاساییە بۆیە دەڵێم مارک وە لێراندا دەنووسم ئای هەر ئایتێشنێک جاری یەکەم سفر کەوا دەکایتێشن یەکەم دوای یەک دوای دوو بەسیوازە کە هەر سیاتریشن دەکەم باشە داتایەکان داخل دەبێت و خەزم دەبێت لەناو هەرێک بەسی باش ئەو داتایەکەمان داخل بۆت پاشان فانکشنێک دروست دەکەم لە پەبلیکی ستودنتدا ئەم جارە لە بۆ تەبعکردنی ئەو داتانەی کەوا نووسیمان بۆیە دەڵێم بۆ نمونە get marks یاخود print marks مهم یاخود display marks سەرێک لەم شتانێک کێشەنیە و لە پاشان دێمچی دەکەم دەڵێم cout your marks باڵێن دەرەجەکانت بۆ شێوازەیە باشە و لە پاشان فۆرلوپێک دەکەم دووبارە پێویستم بە فۆرلوپە پێویست بۆنە کە ڕاستەخۆ ئەمە ئێرەتانم کۆپی بکەین کاری بێن لە ناوێراندا و لێراندا دێم چی دەکەم لە جاتی ئەمە تانم سیاوت بکەم سیاوتی چی دەکەم دەڵێم دەرەجەکە دەکەم دەرەجە یەکەم و دوم سێم بۆ شێوازە دەڵێم مارکس بەڵام مارچی چەندەم چکە سێ دەرەجەم هەیە دەڵێم ئای چکە ئای سفرە کەواتە دەڵێ مارچی سفر جاری یەکەم دواتر مارچێک دواتر مارچی دوو بەڵام ئێمە ئەوە لە بۆ کۆمپیوتەر بە ئیندێکسە لە بە ئیندێکسەکە سفر بێتەکە بەڵام لە بۆمە دەبی زایدە نیەکی بکەم چکە ئێمە دەبێ بڵێم دەرەجەی یەکەم مارک یەک مارک دوو مارکسی بەو شێوازە بۆیە پلەسێکی دەکەم لێر ئایتێشتێک ئایەکە ئەو تەنها بۆ جوانێ باشە ئەمە پیشان دەدەمەوە دیسپلی دەکەمەوە دەرەجە یەکەم بۆ نمونە ئەوجا بەو شێوازە ئێستا مارکس ئای یاخود مارک دەکەم بە مارکس وا جوانترە مارکس بێت معقولترە شتەکە بۆی دەکەم بە مارکس و لە هەر ئایتریشنێکدا بچێتە لاینێکی لە پاژێکەوە تەڵی کرد بەو شێوازە ئێستا کەواتە دوو فانکشن دروست کرد باش تایبەت بە ستودنت ئێستا گەر ئێس بکەم بزانە چی هەیە هەرێک لەمانە هەیە ئێستا گەر بڵێم بۆ نمونە get marks باشە بای دیفۆڵت کە دروستی دەکەم بازان چ ڕووداست لە پێشەوە هیچ شتێک بکەم ئێستا کە سەرەتاکەەوە دروستی دەکەم
بزانە دەڵێ چی داوا هیچ ناکە وایە by default داوا هیچ ناکەونیە چکە من لێرە لە کنسترکتەرەکەی داوام نەکردووە تەنها دەرەجەی با بڵێن initial value بۆ دەرەجەکان داخل کردیە نرخ سەرەتایی بۆیە بۆ نمونە تەبعی دەکەم دەڵێم get marksم لە بۆ تەبەکە لە پاشان دێم ئەو جارە خۆم داخلی دەکەم بۆیە دەڵێم ئەو جارە s.setMarks با لە یوزەر داخلی بکە لە پاشان ئەو جەدی دووبارە دێم تەبعی دەکەمەوە با بزانین ئێستاکە چی ڕووی دەدات گەربێت و ڕانی بکەین پرۆگرامەکەمان ئێستا خوسەری دەکەن دەڵێ هەڵە وارد یۆ مارکز دەرەجەکان مارچی یەکەم دووەم سێم دەڵێ سێ دەرەجە بنووسە سێ دەرەجە بنووسە دەرەجە یەکەم 33 کوسێریکەن 33 ئەوستامە چی هاتووە هەن لە بووتە 1939 ئەوە تەنها لە بیرم کرد لێرە هەندێکشت بکەم دەبە با بڵێن سپیس ئەوە زیاد بکەم بزەوت بۆ شێواز ئێستا گەڕانی کەم ئێستا زۆر جوانترە کۆڵۆنەکەم دانا ئێستا ڕانی کوێنی دووبارە بکەینەوە پرۆگرامەکەمان بۆ شێوازە بزانە مارچی 1 مارچی 2 مارچی 3 ئینتەر سێ مارک بۆ نمونە 44 55 99 بزانە دەتوانم پۆینتیش داخل بکەم چکە بە دەبڵ کردم ئەگەدار بە زانە چەند بە جوانین بۆن داخل دەکە ئێستا دێن فەنکشنێکی تر دروست دەکەین دوێ پراکتیسیش زۆر باش بکەین فەنکشنێک دروست بکەین لە بۆ بەرهەمهێنانی نەختەمە بەسە جارێ بەسە لە ڤیددیوکانی تردا باسی دەکەم بەڵام تەنها ئێستا دەکەم فەنکشنێکی تریش دروست دەکەم بە ناوی بۆ نمونە کلاس بە ناوی وتمانچی گوتمان ئیمپلۆی دروست دەکەین بە ئیمپلۆیەکەی دروست بکەین کلاس ئیمپلۆیی بۆ کلاسی ئیمپلۆی چی هەیە لە پرایڤدا پێش ناکە پرایڤەتە بنووسم ئێستاکە بۆی لێڕابێن کە بۆ شێوازش دەکرێت تێبگەنە کۆدەکە بۆ نمونە شتێکی تری هەیە ساڵەری هەیەونە ماشی هەیەونە مۆزف ماشی هەیە تەنها ماشی بۆ زیاد دەکەم وەروها لە پەبڵێکدا دیفۆڵت کۆنسترکتەریش لێ بۆ دروست دەکەم بەڵام پێشەنجێ بە ئەوەی بێنێت inherit بکەم لە کلاسی student person چی دەکەم نازم هەڕێ دەکەمەوە من public و لە پاشان person وە کلاسی person هێرن دەکەم دیفۆڵت کۆنسترکتەرەکەی بەو شێوازە دەڵێم ئینتی ID مان هەیە بۆیە دەڵێم ID و لە پاشان نەیمان هەیە string name وەروها ئینتی ئیجمان هەیە بۆ شازە وەل پاشان دەڵێم ئینهێرت بکە لە نەک کۆڵی کنسترکتەری پرسن دەکەمەوە بۆیە دەڵێم پرسن و لە پاشان لە پرسندا چی دەنووسم ئەمانە پاس ئەمانە دەکەم پاس ڤاڵی ئەم ڤاڵی ئەم سێ پارەمیترە پاس دەکەم وەکو ئارگومنت دەیدەمێ ئەمانە پارەمیترن چکە دروست بوویت بەڵام ئێستا وەکو ئارگومنت دایاندەمە کنسترکتەری یاخود فەنکشنی کنسترکتەری کلاسی پرسن بۆیە دەنووسم ID name و لە پاشاندا age بینە زوماوتی بکەم زۆر نزیکە و لە پاشاندا بەو شێوازە و بادیەکەی ئیمپلۆی با بنووسین ئیمپلۆی لەبەرەوەی ساڵەریشی هەیە من ساڵەرەکەش بە کنسترکتەر داخلکەم ئاگادار بە ئەمەشتەش دەبێت بۆیە دەڵێم چی دەبڵ مادن دەبڵات دەبێت دەبڵ پارامتری لە جۆری دەبڵ بۆ دروست بکەم بۆ نمونە S و لە پاشان ئەم ساڵریە ساڵری یەکسانە بە S ئەمە دەکەم بە سمۆڵز دەکەم هەز دەکەم پراپەرەکانم بە سمۆڵ دەست بکەم بۆ شێوازە داخلی دەکەم وەرا بۆ نمتوانم تەبعی بکەم یاخود ڕتێرن فەنکشنێک دروست دەکەم بۆ بە ناوی دەبڵ get سپێز ناکە سێتی ساڵری بکەم دارم بکەم تەنها فەنکشن دروست دەکەم get salary باشە get salary دەبڵە جۆرەکەی تەنها ڕتێرنێکی دەکەم ڕتێرنی دەکە
salary دەکە بۆ شێوازە باش ئێستا با بین هەرێک لەمانەمان ئەوە کرد وەروها دێم چی دەکەم ئۆبجێکتێکی تر دروست دەکەم بۆ نمونە لە جۆری چی لە جۆری ناوی چ بوو ئیمپلۆی لە جۆری ئیمپلۆی دوم دەنووسم ئی بەڵام دەبێت دیفڵ ئاگدار و کۆنسترکتەر لێ بۆ بکەم نرخەکانی بدەمێ بۆیە بۆ شێوازە بۆ نمونە ئەوەی سم بۆ نمونە جاکە وەروەها بۆ ساڵێرەکەی $5,000 لێرەندەیە دقا ما دەڵێت چێکە سەری بکەین دەڵێت دقا ڕۆژەکە چیە دەڵێت no instance of constructor employee matches the argument list argument types ئەبزە ئەم چار ئارگومنتی هەیە ئارگومنتی سێم تەمانەکەیتی گریمان مامۆستا جاک 45 ساڵە و $5,000 وەردەگرێت شەریکەکەیدا تا بۆ شێوازەی کێشەیەکی نیەستاکە باشەوە بە شێوازە گریمان دەڵێم چی ئێستا ئیمپلۆی پاشان معاشەکەش دەمێت تەباوکەم بەڵام لەبەرەوەی ڕتەرنە ئێستا کە پیشان ناداتن بۆیە لەناو سیاد دەبێ بنووسم بۆ نمونە چکە دەتوانم ڤۆید بکەم لێ ڤۆیدەکەی سیاد بکاربێن بەڵام دەمێت ڕتەرنی بکات بۆیە دەڵێم چی get salary چ بکە تا ساڵەرەکە تەبا دەکەم بەڵام دەمێت $، نیشان $، بۆ زیاد بکەم لە پێش لە دا بێت شکلێکی وانە بۆ لە دوا دروست دەکەم تەنها بۆ جوانی ئەمە دەنووسم جاک ساڵری ئەگە بنووسم جاک ساڵری چ بکەم کو ئەم شتە بکەم وایە بۆ نمونە فەنکشنێک دروست دەکەم بە ناوی لە بۆ نەیمەکەی بۆیە دەڵێم string get name بەتێرنی چ بکە بەتێرنی name بکە ناتوانم چی بۆ لە گۆڕە name ناتوانم name بکەم لۆ لەبەرەوەی پرایڤەتە لێراندا تەنها لێرە بەکاردێن ناتوان باستەخوا گەلێ فەنکشنێکم دروست کرد توانم کەواتە لێرە دوو ڕێگایە یان فەنکشنێک دروست دەکەم تەنها گەت دەیت بکێ گەت نیم بێت بۆ لێ لای بەکاری بێنمەوە ئەمزانە گەتەرسەر چەند سوودیانەیە یاخۆ دەتوانم شتێشترمان هەیە لێرەدا حەز دەکەم باسی بکەم گریمان تەنها نێمەکە حەزم لێیە بیگۆڕم ئەکسس مۆدیفایرەکەی ئەویش ئێمە سێ جۆری ئەکسس سپێسیفایرە مۆدیفایرمانە ئەویش بریتین لە private public protected باسمان کردووە private public جیاوازیان نێوانن چێت چۆن بەکاردێن protected تەنها جیاوازیەکەی ئەوەیە ئەویان وەکو پرایڤتە بەڵام یەک شتی ئیزافەی تری هەیە ئیزافەکەی تر ئەوەیە کەوا دەتوانێت لەلایەن فەنکشنەکانی تری برادری ئەو فەنکشنیکەوا لێرە لەو کلاسیکەوا لێرە هەیە ئەفن کلاسەکانی تری برادری پرسن دەتوانێت بەکاربێن واتە بۆ نمونە کاتێک من دەڵێم protected وە لە پاشە گریمان دەمەوێت ئەم پراپردیە بێگومان ناوی دوجار نیسیەوە تو کۆوای دووارە بڵنیە دروستکەی من دەمەوێت چیم کرد من دەمەوێت ئەم نەیمە لە ناو protected بێ مۆدیفایرەکەی ئەکسس مۆدیفایرەکەی ئێستا کە لێرانە توانم بەکاری بێنم بە هیچ کێشەیەک واتە جیاوازەکەی ئەوەیە دەتوانم هەر شتێک لە ناو protected بێ دەتوانی لە ناو کلاسەکە خۆی بەکاری بێنی وەزایدەن لە ناو کلاسەکانی برادری یاخود بە بڵین سەب کلاسەکان کا لێر دەبوونە ئیمپلۆیمانێ بزانە ئێستا بۆ شێوازتوان بەکاری بێنم لێراندا ئەمە پرتێکت بۆ شێوازی بەکارێت تەنها جۆری هەیە بەڵام لێران دەبێت توانە بەکاربێنم ناکرێت بۆ بم نیم نابێت ئیمپلۆی.name بزانە نییە get name ئەم دروست کرد وایە بۆ شێوازە دەڵێم وەربا سپیسەکە بێت jack salary بنووسم jack salary is بۆ شێوازە ئێستاگە پرۆگرامەکەمان ڕەن بکەین هەموو شتەکان تطبیق دەبێت بەڵۆکی دیبنە هەڵە word your name دەڵێت دەرەجەکان داخلکە ئەمە هیچ پێویستم بۆ نیەمە تێگەیشتن تەنها دەڵێت jack salary ئۆتە بزانە $5,000 بە شێوازە
ئەمەش بریتی بوو لە inheritance وەروها protected access specifier or modifier